بسم الله الرحمن الرحيم. علي محمديم من أول شهر سنة لشهر سنة بالدنيا تكمل محلية قديمية بناو محلية قتارشيان حدودا 35 ساڵە تا 40 ساڵە خەریک نازۆکاری و مؤڕقکاری دوودانە مناڵە مەس کڕۆکەنیشکێک و کوڕەکە گەورەتر لە کەنیشکەکەس ئەوەختە بە تۆ ئەرزکەم خۆیکی متەولد 1342 شهر سنە لە خەمە تازم ئەم سەبکەوە ئێوە ملاحەزەی ئەفەرمونون سەبکێکە جەدید سەبکێکە جەدید کە یەکێ لە پڕزەحمەتتەرین و یەکێ لە تاقەت فەرساترین کاگەل چێوە حدوداً حسایی بکەین بە فەرز خەتێک ئەوە لەم قورئانە کەلام الله خوا 85 دەفعە فقط کوناوێ بە دەرزی 75 دەفعە کوناوێ بە دەرزی ئەو وەختە دانە دانە بەمەتە کوناوێکە نێمە بەمەتەی دەستی کە ئەمە هەر ئەو دەرزیەسەوە لیباسی پێ ئەدورنیتەوە چون هیچ نەوە مەتەی تریش نییە کەپتانی کار ئەو هینە بکات ئەو دەرزیە بکات بەم شیوە کە دانە دانە کونایەکەین حروفەکان دانە دانە کونایەکەین بە دەرزیەکە دەرزی درومانە وەختی کونامان کرد قەشەنگ دانە دانە جاتین شڕەکەین بە بڕینی شڕەمان کرد بە بڕیندانە دانە ئەشێ ئێمە ئەو حروفە بە دقەتێک فرەبانە بە دقەتێک فرەبانە و ئەو حروفگەرە دەربیری جا ئەمە 180 دەفعشێ بەرعەکسیکێتەوە ڕاستیکێتەوە بەرعەکسیکێتەوە پێخەی بەم دێوە پێخەی بۆ دێوە سەختە بەخوا فرە سەختە ئەمەش لەم شتەکارە چون بۆ گیان سەختترین کاری پاس وەختێکان ئەمە تواو بوو حاڵەتێک ئاوایی پێتێت حاڵەتێک ئاوایی پێتێت کە ئەم کەلیمەگە لە دەراتکە وەختەکان کە ئیتر کار دارگوێزەکە تواو بوو بە دیقەتی فرەفرە ئەو ناوگۆتانە دەرها و دەرماناوەر تیم بگیان چا تیم بگیان دار هەمڕۆکە دار هەمڕۆکە دانی لەو دارگەلەسەر کە فرە کەمیابە فرە گرانیچ ئەشێ تۆشاکە نقطە بە نقطە ئێمە هاتین ئستفادەمان کردگە لەم دارە کە لە کەمترین دووڕیزە و حتا شایبین 2 میل تا 3 میل ئەمە ئەم دارە دووڕیزمان هەست پس ئەشێ حەساوی لەم دارە استفادە بکەین نەنە بە حەزگرانیەکەی چون بە حاتێک کەمیابیەکەی فقط چون دارێکە فرە لەتیف فرەزەری فقط لە کورسانیجا فرە ئستفادە لەکەن جا وەختی هاتینە سەر ئەمە بڕین ئەمە کە دەرمان هاوڕگە دارگوێزەکە چەنێ زەحمەتی بووگە دەرمان هاوگە ئەمەتی ئەو زەحمەتە 10 بەرابەرەکەیتەوە کەچە 1 دەهم میل ئەو کارتە فاصلە پەیانەکە لەو ئستاندارد خەتا و نووسیاگە ئەمە حتمما ئەشێ ئەمە کەمێک گەورەتر لەم کارێک دارگوێزەکە و بۆڕی چون ئەو دارگوێزە هاتی لەو کەمەوە کردێتەوە ئەشی بیر لەم فرەکەیتەوە لەم کڵفتی ئەمە ڕێزە فرێتەوە کە ڕاحەت کپ ناو کارەکە بێ ئەشی دقەتی فرەکەی بدونە ئەمە کە بەتانە ئستفادە بکەیت لە هەرچی چون هەر نەوە شتێ ئستفادەکەی مەوادی ڕەنگی ئستفادەکەی بۆ ئەو دارە قەشەنگ لەبان کارەکە خۆی نیشانات پس زەحمەتی فرێگەرەکە حوسڵەی فرێ تااقەتی فرێ بەچە هوشیاری فرێکە و کە بتانی ئەم حەلفە دەربیری لێنا جێگەی بنی ئەی سەمە قسمەتێکی ئەوڕمەوە ئەڕەکەیش هەر لەم ئەڕە مەعموڵی گەلەسەر احتیاجی نییە پۆڵی فرە بێ بە ئەڕە بڕی مەسەن لەو ئاڵمانی گەلە بسنیات چینی ئەمانە پس ئەمە لێراتی دانەدان یەواش بە دقەتێ فرە و حتمما ئەم کارە تەنیا کارێکە یەکسرە هەم چاو هەم دەم هەم دەست بەیەک و هەم زەمان بەیەک و کارەکە یان ئەگەر هەواس و پەرد بێ 1 دەهم سانیە کارەکە خراوێ پس ئەشە هەواس و فرە میزانکەی
ئەم کاریچە داینە زەوی قبل لە زەوە کارەکەکەین کەمی چەسب بکەین ئەو جێگە هەرچەند کە دەریشنیت ئەم کارە هەر وەسەچە حاڵەتی کانە و زوانەیە چۆن ئەڕەتە ناویەک ئاوە ئەو کارە ئەمە چەسبەکە لە کارەکە خەشان ئەو جێگە فرێش لازم نیە چەسب استفادە بکەیت استفادە بە خەشان دەسەری ئەو جێگەیە باز بێت تیچاگەی لە بۆسیلەی موچین هەر ئەم حروفە تێریتەوە لە جێگە خۆیان داینیتەوە وتم بە دقەتی فرە کارەکە چوژێک بۆ تەمیزکاریەکەی چۆن ئێمە فرەتر لە ئەوش ئستفاداکەین لاوە ئستفاداکەین حتمما قسم دارەکە ئەمە چەسبەکە لاچوو بەخەوە ئەمینە تیم بە سلێچە بۆ سلێ سمباتە سمباتەگەلێکمانە ساوە تینم کارە تەمیسەکەین تا کارەکە کە پێدە دەرەوە ئەمە قسمەتی لە کارەکە دیارە قسمەتێکی کەفکە دەرەوە لە کارەکە لەوە تەمیستر و لەوە خەشەندی چەکەین ئەمە فیاڵم فقط بە خاطرەوە مشخص بێ کارەکەمان ژێ کارەکەمان چۆنە قەشەنگ دەراتکە وە سماتە منداڵی کەمێ خەشەنگتە خۆی نیشانە ئەمە ئەم شیوەی خەتەکەی ڕسمۆل خەتەکەی ئوستاد عوسمان تەهاس ڕسمۆل خەت دارەکە کولەن عوسمان تەهاس چۆن خەتەکە کولەن خەت ئوستاد عوسمان تەهاس نەسخە عەرەبیە چۆن ئایسە تەنیا خەتێکەوە داحیشوتم تەنیا خەتێکە لە دنیا قسەی ئەوەڵەکە ئستانداردە خەت عوسمان تەهاس عوسمان تەهاس هەروە خۆتانەزانن داین لە خۆشنویستکە لێ کوردە کەمایز افتخاریست بۆ ئێمەشکە ئەرجا لە خەمەتانە ئاسکەم ئەمە کوپیمانگرت لە قورئانەکە ئەو چتەوە خۆمان مەدن نەزەمان لە بەندارەکەەوە کوپی ئەگرین خەتێکی عوسمان تا ئەچەسنی من کارەکەمانە وردە وردە دەرتێ تا بەم شیوە وایەوە ملا حەزەیەکەن ئەوە تەمیس بوو ئەمە وا تەمیسێ بەم شیوە شیرینەوێت جا ئایسە لە تووە و سەنعەتێ ئەوانەوە هەناو کارچێوە متاسفانە لە بازێگەلا تواشاکەین تێن لە یەک تیکەدار ئستفاداکەن بۆ یەک تیکەدار ئستفاداکەن بۆ کارەکەیان حتمما ئەشە ئێمە بین بە خاطرەوە کارەکەمان تو لە عمری خاسێکی بێ مەسەن لە 400 ساڵ عمر مفید خاسێکی بێت تین ئێمە لە تیگەگە لە متۆفاعات ئستفاداکەین هیچ چۆقلیەک دار ئستفادە ناکەین بۆ تابلوی حتمما لە 5 دیکە چون ئەم دارە قودرەتی فرەس وەختێک کە دار قودرەتی فرە بوو دارگوێز تێ ئەو دارەوە حالی ژێریە زۆری فرەس ئەم زۆر ئەو ئەشکنێتە یەکە دارەکە لە بینەوە تین لە نوعی دار ئستفادەکەین بەناو ڕاپوت کە ئەویی هەر مختص قەیم شار سناس کە سوواق ئوستادە خاسەکەمان خوا بیان وەختی گشتیان لە ئەو شیوە ئستفادەیان کردگە قبلن کە لە خەمەتانە عرضم کرد وتم ئەم دار ئەسلیە دار 5 میلە 5 میل قدرت ئەم دارگوێزە حەساوی گەمە 5 میلە بەرامبەر 2 سانت و نیم دار چنارە بەخاطر ئێمە نین دارەکەمان یەکسەر ئستفادە بکەین هاتین لە ڕاپوت ئستفادەمان کردگە ڕاپوت بە معنی شکاندنە بەمانی ئەو کارە ئەشکنێ زۆر ئەو دارە ئەگرێتە خۆی ئەو دارەی تچە ناڵێ ئەمژێ کارمانە بشکێ یا بپێچێ تین وەختی ئەم دار ئەم ڕاپوتمانە دروست کرد بە فەرز چەپ و ڕاستە ئەمە لایکی واسە لایکیی واسە هین بەمانێکەوە چەس پێکەین پرسیەکەین بەیەکەوە ئەوێتە ئەوێتە ڕاپوت ئەوێتە دوولە ئەمیش خۆی کیشی لایکەوێتە سەلا کە چاوەختە چەسپانمانە یەکەو دانە تیکە ئیتێچە ئەم دارچنارە زۆر ئەماگرێتە خۆی زۆر ئەمەیە گرتە خۆی دوانەکانەوە هاوەزن بێسڵە
هاوەزن کە نە ئەو دەرەخەت ئەمتی نە ئەم دەرەخەتەوتی پەسچە ئەم دارمانە ناپێچی ئەگەر ئوسولی بێت چۆن ئەم دارە تۆشا چێ لەتیفە هیچ نەوگریکی تیانە لە دیارگەلێک ئێمە ئستفادە بکەین لە کۆڵگەگەل مزیک استفادەکەین ئەکسەرن ئەم مزگەلەوە خەریکن باسیازیەکەنەوە دانەدان ئەچین ئەگەڕین لە منتەقی هۆراماناتە یا منتەقەی کردبێ ئەچین ئەو دارگەلە تێرین کۆڵگەگەل مزگەت کە هەم ئەمری خاصیان بووگە هەم پیاگەل خاصێکیش پاڵیانداگەلەوە مزتگەلەوە بۆ کۆڵەکەگەلەوە ئینسانگەلی خاص بووگن ئینسانگەلی پاک بووگن پس چە هەر ئەو ئینسانە خاصێرەوە پاڵیانداگە بەم کۆڵەکەگەلەوە حتمما بزانە ئەم کۆڵەکەگەلیش چگەل خاصەکەن هەروای چە بووگە چۆن ئایسا ئەم دارە چ لەتیف و خەشەنگە پس چە ئەوە هاوبەزن بەیەکەوە هیچ شامە دەرەقەی شامێکیان نان وەختی دەرەقەتێک نەهاتن ئەم کارە ڕاست دەرد بە مرۆڤ زەمان هیچی پێ نەی نازۆکاری لە ئێرانە ئەگەر حەساویکەین تا 50 ساڵ لەمەوە بەریشە لە دنیا قسەی ئەوەڵیە کرد ئێمە ئەگەر هەگەڕینەوە بۆ تاریخ مەسەن گوزەشتەکانمان فرێ دووریش ناها 100 ساڵ بەر لە جەنگ جیهانی ئەوەڵ تواشاگەین کەسکەلێ لە هێندەوە هاتکن ئاچ فێڵیان هاوگە بۆ شارسنە لە شارسنە کردیانە تەختە بۆیان کردیگانە نازۆکاری بۆیان کردیگانی گیرێ سەر بۆ بیۆن بۆ ژنەکانیان کردیگانە کیف بۆیان هەر ئاش فێڵە ئەوختە هەدەف نازۆکاری شارسنە ئەگەر حەساوی بکەین ئێمە لە دنیا تا 50 ساڵ تا 40 ساڵ لەمەوە بەریش قسەی ئەوەڵیەکرد لە دنیا سفارشگەلی خاصمامۆگە لە توا ئوروپا لە ئەمریکا هەتا خۆیان هاتکنە ئێرە کاربەردەستگەلی گەورە مەسەن لە کشوەگەل وەک ئەمریکا و وەک کشوەرگەلی ئوروپایی خۆیان هاتکنە ئێرە هەروە چۆن ئایسێمە لە بهترین کشوەگە دنیا لە موزەگەلیانە کارەکانمان هەست خۆیان هاتکنە ئێرە بەدەست خۆیان کارەکان سفارش تاگە بەدەست میکە 2 مانگ یا 3 مانگ بێن کارەکەتان بوونەوە هەڵساگە لە ئەمریکا بە هاتکەسە بۆ ئێرە کارەکەی بەرگەسەوە چۆن ئەوە ئەرجشیان قایل بووگە بۆ ئەمە لەو زەمانە کە ئایسا ئەوێنی کە متاسفم وەڵا ناچێت دەبارەو کارەکە هیچێ بڕێتەبەری نەڕێ وەلێ هەدەف ئێمە کە هاتی وتمان چە بکەین ئەو نازۆکاری خۆمانە کە حاڵەتێ مردنی هەست هەروە حمایت نەکردنە حاڵەتێ مردنی هەست بین ئەحیایکەینەوە بە شێوەیە خاسر هاتین چە بکەین وتمان بەردەم حەزەکە بەچە تواشاکی ئایسە لە دنیا تەنیا شارێکە لە دنیا شار سنس کە مزگەتی فرس تەنیا شارێکە لە ئێرانە کە حمامی فرس بە تۆ ئەسکەم تەنیا شارێکە لە ئێرانە کە دارگەلی مەخصوص خۆی هەست کوردەواری هەڵبەتە بەخشە تەنیا ئوستانێکە ئاو خاکێکە کوردەواری کە دارگەلی لە کوردستان هەست لە هیچ کوێنە دنیا نییە ئێمەش هاتین ئەم کارمانە ئەزنەوە ئەحیا کردەوە بە شێوەیە فرەخاسر و بە شێوەیە زەریفتر هەرچەند فرە زەحمەتی فرەس و هەرچەند تااقەت فرەساس و بە فەرز تواشاکەی من 6 مانگ هەمەمان تابلۆیکە 6 مانگ داخلیش توانێکی پێێنات تواشاکە من 8 مانگ هەمەمان تابلۆیکە لە دانەی بسم الله الرحمن الرحیم من دروستەکەم حدودەن 1 هەفتە توی لە کێشی تابتانەوە بسم الله الرحمن الرحیم دروستم خاص ئاغا تێژم ئاغەگیان من دانێ قەڵەمدان مەس ئاواسە حەزەکە پێی بیوان ئەجی حەزەکە دێ چەنێ من حاکم 20 ڕۆژ لەبانەوە 10 ڕۆژ کارم کرد لەبانەوە قەڵەمدانم ئێوە بەچەنێژی 200,000 دێ 200,000 من 10 ڕۆژ لەبانی کارم کرد مەساڵەکەی مێمان خۆم بە ئایا ئەو 200,000 زندگی من تەعمینەکە یان ناکە حتا پڕینەکەی چینە ئیسە بگوزەی لەمانیشە هاتی وتمان چه خاصە بۆ ئەمە مردمە هەرەوە وتمان ئەم شارە لە هەرچی لە تۆ ئێران لە تۆ دنیا نەکتەنیا کورس ئێرانە مزکی لە گشتی فرەتە باخوای فرەترە مسلمانی فرەتە یاتە
هاتین بە خاطر ئەوە ئەم شارمانە ئەوڵێتە سەربەزەوکەینەوە لە تۆ دنیا بۆ ئەوەڵین جار لە دنیا هاتین کتابەتی قورئانمان بە شیوەی نازوکاری و مؤەڕەقی سنەتیە شارس نەدروست کردگە ئیسێکە سوورەی مبارەکەیە بەقەرە کولەن تواو بووگە هاتکین تا سوورەی مبارەکی ئالی عومرانیش حدودان 37 حدوداً 40 ئاەتێکی تواو بووگە لە سوورەی مبارەکی ئالی عومرانیش ئەگەر بەم شێوەیەکە پیش بڕێشایە تا 10 ساڵ 5 ساڵ سوورەی ئالی عومران تواو بوو ئاوان وعزەوە ئێمە هەسمان و ئەم حمایەتکردن ئیدارەگەل محتەرەمەوە هەسیان لێمانەوە مەساڵحەکەیشمان لە گشتی مهمترە مەساڵحەکەمان ئەوەسە گشتیان قاچاقی ڕەدیەکە نێوان ئایسا دیارگوێز وەک مواد مخدری پێاتکە دیارگوێزی کە متعلقی بە ئێرانە ئاگەر هەڵەسن ئەڕن لە بانە مەریوانە کە ئایسا هەر کتێوی لە دنیا بازەکەی تواشاکی مەسەن قسەی گوێزمە دارگوێز مەریوان و ئەوڕامانەت ئەوڕامانەکە چون واقعا ڕەنگی گشتیان بر بۆ فەڕەنسا یارەکانیان بر بۆ فەڕەنسا و تورکیا بە قاچاقی گشتیان ڕەت کرد بن ئەوە سێ خەمیش خۆمان گیرمان کردگە ناتوانین مەسەن 100 کیلو دیار بسەینین خارەکەمان تواو بووگە ئامادەی ڕەنگکردنە ئێمە چا بە خاطر ئەوە کارەکەمان مەقاومەت خاستری بێ لە بەرابەر یەک لە گشتی مهمترە و جانەوەرە خۆشبەختانە ئەوەشە بزانین ئێمە کە لە کوردەواریە ئەو نە جانەوەرمان نییە جانەوەرمان نیە داربخوا وەرێ شماڵ بەرەو لە کورسان بەرەو ئەو لا هەسمان ئەو جانەوەر یانە سەوانە ئێرە چون محیتێکە گەرمسیر و فرە وشکە ئیتر ئەوە جانەوەرمان نییە جا بە خاطر ئەوە ئێمە مطمئین بی کە جانەوەر نای بەلامانە نای بەلا کارەکەمانەتین هەر لەم مۆم خۆمانی استفادەکەین مۆمێکە معموڵی ئوستادە قەدیمیەکانیشمان هەر لەمە استفادەیان کردگە وەک ئەوەیژی چۆن مەسەن ئەو شتیانە مۆمیایی کردگە ئەو چەرەندە و پەرەندە و ئینسانە ئەو شتە قەدیمی گەلا ئێمە هەر ئەو حاڵەتی مۆمیایەکەین وەلی مۆمیایی فرەهین ئەو نە مۆمیەکەین کە حاڵەتی ئایژی احتیاجی بەڕەنگی ئەمدارە چۆ دێ بە کولی خۆی سێغڵی خوارگە خۆی سماتی خوارگە خۆی دیسای خوارگە فقط ئێمە تین بە خاطرەوە کارەکەمان لایەک لەبانیەوە بیجانەوە نەچێ بە لای وەختە لە سەرما و گەرما چۆن وەختی ئەم دارە چووە حاڵەتی زیندگی گرێ بخۆی ئێمە بین لە ماڵگە شیمیایی استفادەکەین نەفەس بافت ئەو چێوە گشتی ئەوە سێ پەس چەتین لە چگەلی سنەتی خۆمان استفادەکەین وەک ئەم مۆمەکە تێرین خەشان ئێساین پێ سایمان پێ قەشان بە کوتێ پەڕۆ کوتێ کۆنا کوتێ پارچە تین چاکەین ئەو کارە ئەساوینەوە وەک حاڵەتی هین وەک حاڵەتی پولیش ئەمە کارەکە مەسن مۆمەکەمان داگە لە کارەکە تواشاکەیسا ملا حەزای فەرمی ئەم تیکە تاوە تیکە چەندێ فەرقەکە حەسەن هەر دەستی پێ و ئیحساسی خۆشیەکەی دارەکەی ئیحساس و خۆشیاکە چونچە هەر لەو تەبیعی ئیسفادەکە یاگە بکەین ناتین کارەکەمان لە بین بووین بۆ سری موای شیمیایی هەر ئەم سنەتی خۆمان استفادەکەین هەم دارەکە ڕاحەتە هەم دارەکە نەرمە ئەو وەختە ئەو نەفەسیشە ئەو دارێکیشی ئەو دارە هیچ وەخت لەبێن ناچێت داروگیر ناوێت لە حاز هینەوە مهندسیەوە بە فەرز ئەرسکەم لە حاز کاریگە و چون ئەگەر ئێمە بین ئەو کارە ئەو بافتکە لە بووەسین وەختی بافت بەسیە نەفەس ناکێشێ مەجبورە ئەم دارە بڕی لە جێتر نەفەس کێشێ مەجبورە بێ لە کوێنەوە لە ناو چنارەکەەوە استفادە بکە وتمان ئەو ده قسە وتمەشی حتمما دارەکەمان ئەمە واسە حتممانشە پشتێکی جوابێ چون هیچ وەنەتان لێم ڕاستە استفادەکەی ئەو ڕاستە ها لە بینە حالەتی و فەنەریە خۆی حالەتی ئەو میکانیکیەس پسشە حتمما ئەچێ لێجێت و نەفەس وەختی لێجێت و هاد نەفەسیگەشە ئەم دارە لەم پشتە هینەوێت زۆر تێوەی قوپکیەوە حاڵەتی قوپیانەس ئەرەتە چاڵ و ئەرەتە بەرزاییە پێ قوپیاک ئەو حاڵەت زەهینی نامێنی سافبوونی نامێنی حتمما ئەشی لە کارگە سنەتی لە ماوەگەلی سنەتی هەروە خۆی گشتی سنەتیە حتمما ئەشی لە ماوەگەلی لە کارگەلی هینی استفادەکەی ماوەگەلی سنەتی بۆ کارەکەمان کە هەم زەریفتر بێ هەم نەفەس خاستر بکێشێ هەم لە گشتی مهمتر بعد از 20 ساڵ یا 30 ساڵی ئەم کارە تعمیرەکەی بە هەر چون مۆمەکە هابانیە و ڕاحەتترین چ تعمیری ڕاحەتترین شتە ولی ئەو چتگە لەوامەوە شمیای استفادەکەی بۆ باردومیش قابل تعمیر نییە